سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانی عێراق لە بەرنامەیەکی تایبەتی تەلەڤیزۆنی فرانس 24 دا قسەکانی ئەردۆغانی دەربارەی ڕۆژاوای کوردستان دووپات کردەوە و ڕایگەیاند لە ئێستادا بارودۆخ گونجاو نییە بۆ سەربەخۆی ڕۆژاوای کوردستان. بەشی عەرەبی تەلەڤیزۆنی فرانس 24 فەڕەنسی چاوپێکەوتنێکی لەگەڵ مەسعود بەرزانیدا ئەنجام داوە دوێنێ شەو لە بەشێکی چاوپێکەوتنەکەدا پەیامنێری ئەو تەلەڤیزۆنە لە بەرزانی دەپرسێ ئەو ڕۆژەی کە تۆ سەردانی ئەردۆغانت کرد تورکیا هێرشی کردە سەر ڕۆژاوای کوردستان. بارزانیش لە وەڵامدا دەڵێ پێدە دەستیان بەسەر بارودۆخەکەدا گرتووە و ڕێگە بە چالاکی سیاسی پارتەکانی تر نادەن لە ڕۆژاوا. دەشڵێت پێدە بووە بە بەشێک لە پەگەکە بۆیە تورکیا مافی خۆیانە کە هێرش بکەنە سەر ڕۆژاوا و دەسوەردان بکەن لە سووریا. كنتم في أنقرة مؤخرا التقيتم رئيس تركيا رجب طيب أردوغان الذي في الوقت نفسه الآن هو يقاتل قوات كردية في سوريا. كيف توفقون بين هذا الموقف؟ يعني أنتم كرئيس إقليم كردستان في الوقت نفسه علاقات مع تركيا التي تقاتل قوات كردية في سوريا. هناك مجموعة احتكرت الوضع في سوريا في ظروف خاصة. مجموعة تقصد كردية يعني؟ نعم. حزب الاتحاد الديمقراطي؟ نعم بالضبط. حذفوا التنظيمات الأخرى، منعوهم من ممارسة أي نشاط، وأصبحوا جزء من البكك، وهذا أثار حفيظة تركيا، وهذا اللي خلى تركيا حساسة تجاه هذا الموضوع. ئەوە لە کاتێکدایە کە دەسەڵاتدارەتی ئاکەپە ئەردۆغانیش پێشتر هەمان ئەو قسەی بەرزانیان کردووە دژ بە پەیەدە و وتویانە کە پەیەدە و پەگەکە یەک هێزن. بەو شێوەیەش بەرزانی دیسانەوە سەلماندیەوە کە هاوپەیمان و هاوکاری ئاکەپەیە لە پیلانگێڕانەکانیان دژ بە کورد و ڕۆژاوای کوردستان. لە بەشێکی تری چاوپێکەوتنەکەدا پەیامنێری تەلەڤیزۆنە فەڕەنسیەکە لێی دەپرسێ لەگەڵ سەربەخۆیی ڕۆژاوای کوردستاندان. بەرزانیش لە وەڵامدا دەڵێت لە ئێستادا ڕەوش باش نییە بۆ سەربەخۆیی ڕۆژاوای کوردستان و ئەگەر هەموو هێزە کوردەکانی ڕۆژاواش لەگەڵ سەربەخۆیدان نەبن سەربەخۆیی ڕۆژاوای کوردستان نایەتە ئاراوە. وإذا ذهبوا أبعد في مسألة الإدارة الذاتية والاستقلال ستؤيدون هذه المطالب أم لا؟ ربما مسألة الاستقلال يعني الظروف غير ناضجة وغير ما يقرره الشعب الكردي في سوريا، لكن مو طرف واحد، وإنما يكون هناك إجماع سنؤيده. بەرزانی مەبەستێتی بڵێت ئەگەرانە کەسە بە سیستەمی ڕۆژاوا ڕازی نەبن ئەوە سەربەخۆیی ڕۆژاوا نایەتە ئاراوە. ئەوە لە کاتێکدایە کە کەسە لەگەڵ گروپی چەتەکانی بەناو ئۆپۆزیسیۆنی سووریا بەردەوام بردومانی گەڕەکی شێخ مەسعودی حەلەب دەکەن دژ بە دەستکەوتەکانی ڕۆژاواش دەوەستنەوە. مرۆڤ دەتوانێت قسانەی بەرزانی وەک نوکتەی سیاسی چاولێ بکە چونکە لە باشووری کوردستان بەرزانی حکوومەتی بنکەفراوانی ناوبردوو پەرلەمانیشی داخست. لە ئێستاشدا ئەو شێوەی ئەردۆغان حکمی تاکڕەوانە دەکات لە باشوور کەچی زۆر بێبەکانە دێت و قسە لەسەرەوە دەکا کە لە ڕۆژاوای کوردستان دەبێ هەموو هێزە سیاسەکان ڕێکەون لە سەر پرسی سەربەخۆیی